بەنای خۆی گەورە قوتابیانی عەزیز لە خزمەتتانین بۆ شیکارکردنی ڕاهێنانەکانی ڕستەی داخوازی کە لە ڕاهێنانێکمەوە نایخوای لێدێنین ڕاهێنانێکن و لاپەڕە 44 کتێبەکەمانە دەڵێ ئەم ڕستانەی خوارەوە لە ئەرێەوە بکەنەرێت چەند ڕستەیەکی دایتەمە 5 ڕستەیە لە حاڵەتی ئەرنەدایانکەینە نەرێت بەڵام دەبی ئاگدار بین کای ڕستەکان بەزاری کرمانجی ناوەڕاستن یاخود بەزاری سەروونە ڕستەیەکم دەڵێ دەرگاکە دابخە ئەم ڕستەی بکەین نەرێت دەڵێ دەرگاکە دامەخە بەو شێ ڕستەکەمان گۆڕی لە بۆ نەرێ ڕستەی دووەمینان بابەجان دەڵێ چی دەڵێ شیرینی بکڕن بیکەینە نەرێ شیرینی مەکڕن ڕستەی سێم تابلۆکە هەڵبواسە تابلۆکە هەڵمەواسە بەمەی نەرێکرا بەڵام ڕستەی چوارەم قوتابیان دەڵێ لاڤین بنڤە لاڤین بخەوە بنوو ئەم ڕستەیە زاری سەرووە کە دەیکەینە نەرێ بەنەی نەرێ دەکرێت نێکەکە دێتە شوێنی بە ئەەکەی دەڵێ لاڤین نەنڤە ئەها بەنەی نەرێکرا دەڵێ ڕستەی پێنجەمیان زەویە بکێڵن زەویە بکێڵن زەوی بکێڵن باشە ئەم ڕستەی زاری سەرۆدی سانۆ بەچ نەرێ دەکرێت بەنەی نەرێ دەکرێت دەڵێن زەویە نەکێڵن ڕاهێنانی دووهەم دەڵێ لەم دێرە هونراوانە کارە داخوازەکان دەستنی شام کەوت و بیان نووسەوە دێرە هونراوەکە چیە دەڵێن مەژی بۆ مردن بمرە بۆ ژیان چۆن قازانج دەکەی تانەکەی زیان تەماشاکە دەڵێن مەژی ئەوە حاڵەتی ئەرێ کاری داخوازی لە حاڵەتی نەرێدایە مەژی بۆ مردن بەڵام بمرە بۆ ژیان بمرە ئەویش چیە کاری داخوازیە چۆن قازانج دەکەی تانەکەی زیان ئەوە چۆن قازانج دەکەی تانەکەی زیان ڕستەی دووەم دڵێ وەک هەنگ بگەڕێ گۆرانی بڵێ لادە جارێ جار جارێ بۆ بەرپێی گوڵێ تەماشاکە وەک هەنگ بگەڕێ بگەڕێ ئەوە کاری داخوازیە گۆرانی بڵێ بڵێ بە هەمان شێوە کارێکی داخوازیە لادە جار جارێ بۆ پرپێی گوڵێ لادە بابەجان ئەویش کاری داخوازیە لە چاوجی لادان وەرگیرەیە دەبتە لا بدا بە ئەکەما لێلادا بیتە لادا بی نیشانە کاری داخوازی دەرنەکەتیە ڕستەی سێم یا قوڵراوی سێ بڵێ ئەی کچێ ڕابە بخوێنە دات و سەربەست هەر بژی زوو ژخەوت و سەرهلینە بەس بمینە بێمە ژی تەماشایکە دەڵێ ئەی کچێ ڕابە ئەی کچەکە هەڵستەوە ڕابەواتە هەڵستەوە ڕابە کارێکی داخوازیە بخوێنە بە هەمان شێوە کارێکی داخوازیە دات و سەربەست هەر بژی هەتاوەکو سەربەست بژی بابەجان ئەوە ئەلێرانە نابتە کاری داخوازی ئەوە کاری داخوازی نییە وەکو کارێکە لە شێوەی ئاوات و ئارەزوو بەکار هاتێ کە دڵێ دات و هەر سەربەست بژی ئەوە کارێک لە شێوازی دانانیە پۆلی 12 خێنیشەڵە 5 ساڵی گەشتنی ئەوە نابتە کاری داخوازی وەکو ڕانەبەردووی دانانیە دەڵێ زوو ژخەوت و سەرهلینە ئەها سەرهلینە ئەوەش بە هەمان شێوە کارێکی داخوازیە بەس بمینە بێمەژی باشە بەس بمینە بێمەژی بمینە ئەوش بە هەمان شێوە کارێکی داخوازیە واتە بەس بمێنە بێمەژی بێمەژی بابەجان ئەو مەژیە لێرە نابتە کاری داخوازی کە دەڵێ بێمەژی عین بەبێ ئێمە بەبێ ئێمە دەڵێ بەس بمینە بێمەژی واتە بەبێ ئێمەش ئەتو هەر بمێنە هەر بمێنەوە کەواتە لێنەدا ئەوە بەواتای بێمەژی عنی بێ ئێمە یاخود بەبێ ئێمە بەو واتایە بەکار دێتە لێ نابتە کاری داخوازی ڕاهێنانی سێم لاپەڕە 45 دەڵێ لەم دەقەدا کاری داخوازی ئەرێ و کاری داخوازی نەرێ دەربهێنە قوتابی ژیر ژیانە ڕێک بخە شەوان زوو بخەوە بەیانیان زوو هەڵبستە شیرینی زۆر بخۆ زۆر بەدیان مۆبایل و ئایپاد و دامەنیشە وانەکان پشتگوێ مەخە لە کاتی خۆیدا بیان خوێنە و ئەرکەکان جێبەجێ بکەن تاوەکو لە ژیاندا تەندروست و سەرکەوت و بی کارە داخوازیەکان ئەرێ و نەرێکانیان دەردێنین یەکەمینیان قوتابی ژیر ژیان ڕێک بخە ئەوە کاری داخوازی ئەرەیە شەوان زوو بخەوە کاری داخوازی ئەرەیە بەیانیان زوو هەڵبستە کاری داخوازی ئەرەیە شیرینی زۆر مەخۆ ئەوە کاری داخوازی چییە کاری داخوازی نەرێت زۆر مزان مەی لەگەڵدایە زۆر بە دیار مۆبایل و ئایپاد و دامەنیشە بە هەمان شێوە کاری داخوازی چییە حاڵەتی نەرەیە وانەکان پشتگوێ مەخە بە هەمان شێوە کاری داخوازی نەرەیە لە کاتی خۆیدا بیان خوێنە بیان خوێنە کاری داخوازی بەڵام لە حاڵەتی ئەرەیەکەتی و ئەرکەکانت جێبەجێ بکە بە هەمان شێوە کاری داخوازی و ئەرێشە تاوەکو لە ژیاندا تەندروست و سەرکەوتوبی ئەوە کارە داخوازیەکان و دەستنیشانکە ڕێک بخەوە هەڵبستە بیان خوێنە جێبەجێ بکەوانە کارە داخوازیەکانن لە حاڵەتی ئەرەیەکەی مەخۆ دامنیشە پشتگوێ مەخە کاری داخوازینە لە حاڵەتی نەرێی ڕاهێنانی چوارە لێ دەقەکە سەرەوە لە ڕاهێنانی سێمە بەس لێوەیە
ئەو کارە داخوازانمان دیاری بکە کە زێنای ئیلکاو بۆ کەسی دووەمی تاک دەرنەکەوتووە واتە ئەو کارانمان لە بۆ دەستی شام بکە ئەو کارانمان لە بۆ دەربینە کە زێناوی ئیلکای بزوێنی کورتەکە دەرنەکەیتێ بەڵکو بزوێنی کورتەکە بەشێکە لە ڕەجی کارەکەی دەگەڕێنەوە سەر کارەکان بابەجان تەماشاکە ڕێگەکەم فێر کردبووی گوتم چۆن بزانین کار داخوازیەکە دەرکەتیان دەرنەکەتیا تەماشاکە ڕێک بخا بیکەینە کۆ دەبتەچی دەتۆ ڕێک بخەن هانوونەکە سۆ پاشی بزوێنی کورتی کەواتە ئەو بزوێنی کورتە جێناوی ئیلکاو نییە بەڵکو بەشێکە لە ڕەجی کارەکەی کەواتە لە ڕێک بخا وەڵامەشی دروستە دوو بخەوە بیکەکۆ بخەون ئەوە جێناوی ئیلکاوە دەرکەتیەوە ئیشمان پێی نییە هەڵبستە هەڵبستن نونەکە سەرجەی بزوێنی کورتیکە ئەوە جێناوی ئیلکاو دەرکەتیە شیرینی زۆر مەخۆ لێران جێناوی ئیلکاو بەدیار نەکەتیە زۆر بەدیار مۆبایل و ئایپاد و دامەنیشە بیکەینەکە و دامەنیشن دیسانەوە بزوێن نونەکە دێتە جێی بزوێنی کورتی ئەلێژ بزوێنی کورت دەرکەتیە ئەمە دەمانێت دەرنەکەی پشتگوێ مەخە بیکەینەکە پشتگوێ مەخەن هانوونەکە دەستە پاشی بزوێنی کورتی کەواتە ئەو بزوێنی کورتە هیڕەجی کارەکەی و جێناوی ئیلکای بزوێنی کورتەکە دەرنەکەوتووە ئەرکەکانت جێبەجێ بکە بیکەینەکە و جێبەجێ بکەن نونەکە دەستە پاشی بزوێنی کورتی کەواتە ئەو بزوێنی کورتە بەشێکە لە ڕەجی کار و جێناوی ئیلکاوی دووەمی تاک دەرنەکەتیە کەواتە لەم کارانە کێستا وەڵامەکەی دیار دەکەین بزوێنی کورتەکە بەشێکە لە ڕەجی کارە جێناوی ئیلکاوەکە دەرنەکەتیە ئێڵام بیان خوێنە بیکەینەکە و بیان خوێنن نونەکە سەرجەی بزوێنی کورتی کەواتە ئەو بزوێنی کورتە جێناوی ئیلکاوە کەواتە وەڵامەکان چێ مامۆستا وەڵامەکان لەم ڕستەیەدا بابەجا تەماشاکە ڕێک بخە مەخۆ پشتگوێ مەخە جێبەجێ بکە ئەوە ڕێک بخە ئەوە مەخۆ ئەوە پشتگوێ مەخە ئەوە جێبەجێ بکە ئەوە ئەو چوار کارە داخوازیێمانی هەیە کە جێناوی ئیلکاوەکەی تێدا بەدیار نەکەتیە لە مەرجەمەکەم کۆمەڵێک پرسیاری هەڵبژاری تێدا تانسوود لە پرسیارەکان وەربگرن و لە کاتی تاقیکردنەوەکاندا ئیستیفادەی لێ بکەن و لەسەر ئەم شێوازە پرسیارتان لەبێتەوە تا بابەتی داهاتوومان کە ئەلفوبەی لاتینیە هەرشاد و سەرفراز. السلام علیکم ورحمة الله وبركاته.